بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاتان لێبێت خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی گەنجینە لەگەڵتانین. ئەبوو ئومامە فەرمێت هەر دڵێک پڕ بێت لە قورئان خوا سزای نادات و ئازاری نادات نە لە دنیا و نە لە قیامەتیش. ئەم قسەیە بەتایبەت بۆ ئەو کەسانەیە کە حافظ قورئان و قورئانیان لە دڵەکانیاندا هەڵگرتووە. جاخات و هۆنیا ئەڵقەی ئەم جارەمان لەگەڵ سێ گەنجدایە کە هەرسێکیان حافظ قورئان و پارێزەری قورئانن لە دڵیاندا و لە دەرونیاندا. ئێمە مرۆڤ زۆر هەوڵین لە ژیانمانە لە نیاخان هەوڵەکانمان زۆربەی کات بۆ دنیاە بەدەستهێنانی ماڵە سامانە پلەیە شەهادەیەکە بەڵام زۆرێک لەو هەوڵانە لەگەڵ مردنمانە ئیتر لە ناوەچێ بەڵام ئەو هەوڵی کە ئەمێنێتەوە بۆ ئەو دنیامان ئەوەی کە لە پێناو خی گەورەیە ناومانە ئەوەی کە کاتەکانمان بۆ دین تەرخان کردووە جا ئەو کەسی کە قورئان لە بەرەکە ئەو کەسێکی خوێنێتەوە ئەو کەسی کەکوێی لێگرێ هەمووی خێری خۆی دەستەکەوێت ئەو کەسی کە فێر ئەبێت و ئەو کەسەشی کە فێری ئەەکە جا ئێمە بۆی باس لە بەرەکەتی قورئان کەین ژیانی ئەو کەسانی کە قورئانیان لەبەرە میوانداری کۆمەڵە گەنجمان کردو کەم ئەزمونیان هەیە و ئەیانەوێ لێرەوە بیگوازنەوە بۆ ئێوە بامسان بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان لەگەڵمان بەخێر بن یاخوا مامۆستا بەختەوەربینە لای بەڕێست و سەرەتا بە کاروباری ڕۆژانتان دەست پێکەین و دواترە چینە قوڵایی بابەتەکانەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براتان منهم بختور بهالدين أو رحمانة خلقي شاري هەڵەبجەی شەیدم قوتابیم لە قۆناغی پێنجەم کۆلێژی دەرمانسازی الحمد لله من لە مناڵیەوە لە تەمەنی 11 ساڵی و نیویە تقریبا بە بڵین 12 سوپاس بۆ خۆی گەورە قورئانی پیرۆزم لەبەر کرد لەسەر دەسی باوکی خۆشەویستم خۆی گەورە لێی خۆش بێت و دایکی ئازیزیشم خۆی گەورە بیپارێزێت. الحمد لله الذي أنشأ وبرأ وخلق الماء والثرى وأبدع كل شيء وذرى والصلاة والسلام على حبيبه المصطفى حافظ القرآن الأم القرآن من يخلق كوروم هربان من نوم ديار عثمان صالحة بەکارۆ هەیە لە پزیشکی دەموداندا لە ساڵی 2023 لە زانکۆی سلێمانی. سوپاس بەخوای گەورە هەر هەمان ساڵی کۆتایی زانکۆم هەمان ساڵی کۆتایی حیفزی قورئانم بوو. مامۆستاکانم زۆر سەرمەشقم بوون لە لەبەرکردنی قورئان و بەتایبەتی دایکم و باوکم لە ماڵەوە. لەسەرتاوە لە مناڵیەوە زۆر خەریکی حیفزی قورئان و زۆر خەریکی خوێندنەوەی قورئان بووم بەڵام بە ئەکادیمی و بە ڕەسمی لە سەرەتای خوێندنی زانکۆ دەستم پێکرد کە لە مەرحەلەیەکی زانکۆم تا کۆتایی زانکۆم خەریکی لەبەرکردنی قورئان بوو. جا بەشێکی بەڕێستان بەشێکی قورسیشە و پزیشکیشە چۆن ڕێکی خستبوویان وەکو بڵی قورس نەبوو لەگەڵ تا کە حەفیزیش بکەیت و ئەو بەشی قورسیش بکەیت. ئەگەر کەسەکە بەرنامەیەکی باش لە ڕۆژانەیەدا بنێ بەتایبەتی بەڕێوەبردننی کاتێکی باشی هەبێت یەکگومان ئەتوانێت هەموو کارەکانی بەڕێوە بەرێ هەم خوێندنی زانکۆی هەم تاقیکردنەوەکانی زانکۆی و هەمیش لە هەمان کاتە ئیشێکی دەرەوە و هەروەها لە هەمان کاتیشە خوێندنی زانستە شەرعیەکان و ناویشە لەبەرکردنی قورئان. چیرە لای مامۆستا ڕەژوان مامۆستا ڕەژوان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم وتب علينا إنك أنت التواب الرحيم. من دناهم رجوان كامل عبد القادر تخرج كردو لسالي 2021 بشي تكنولوجيا زانياري. الحمد لله هر لمناڵی مانەوە پەروەردەیەکمان بووە کە لەسەرم دینە پەروەردە بووین وەوا گۆشکراوین سپاس بەخوای گەورە کە قورئان کەتەلۆکی ژیانمانە و لەسەر ئەوە ئەتوانین ژیانمان پەیڕۆ بکەین. الحمد لله وەکو چۆن ئەوەی بیرکردنەوەی من بوو لە دوای زانکۆ من دەستم کە بە حیفظ بەزە لە مناڵی و حیفزمان نەبووە یعنی ئێستا بۆ نمونە ئێمە گەر زەمانێک بڵین حیفزمانتیا کردووە ئەوە هەر بەرهەمی ئەوەیە کە لە مناڵی و لەگەڵ یا هاتبێتە ئینشاءڵڵا بەتایبەت بۆ کەسێک وەکو من کە دوای ئەوەی تەخەڕوجم کرد لە زانکۆ پلانم وا بوو یعنی وتم چۆن من 17 ساڵە 16 ساڵە تەلەبەم لە دوای تەخەڕوج هیچ ئیش و کارێکم نەکرد تا ناوەنە بڕیارم ما کە من دوای تەخەڕوج چۆن 17 ساڵە خوێنم واش ضروری ئەزانم واش بە پێویستی ئەزانم ساڵێکیش دانم بۆ لەبەرکردنی قورئان الحەمدولیلا حیفزەی لە ماوەی مناڵی و تاو کاتە کردم کۆم کردەوە و توانیم یعنی الحەمدولیلا لە ماوەی ساڵێک و 7 مانگ لە دوای تەخەڕوجم حیفزەکەم تەواو کەم و الحەمدولیلا لە دوایەوەش دەستمان کرد بە ئیش و کار و سپاس بەخوای گەورە ئێستش ماڵمان پێکەناوە الحەمدولیلا. لە نیاخان من بێگومان ئەمێ بچمە ئەو کاتێک کە ئەم مامۆستا بەڕێزانە بڕیاری ئەویان ناوە کە
قورآانی پیرۆز لەبەر بکەن یان ڕەنگە زۆر بەمان زانستی تەجوید بخوێنین یان خوێندنەوەی قورئان بکەین قیرائات بەڵام کاتێک کە تۆ بڕیاری لەبەرکردنی بێگومان خۆتەرخانکردنیەوێ و بڕیارێکی قورسە ئەبێ خۆتی بۆ یەکلای بکەیتەوە و جدولێکی باشی بۆ دابنی ئێوە کەی بڕیارتاندا و چۆن ئەم هەنگاوەتاننا جاهۆنیان هەنێک کەس هەیە دەڵێت ئەگەر لە مناڵیەوە خەریک نەبی تۆزە قورسە کاتێکە گەورە ئەبیت و حفزی قورئان بکەیت لە کاتێکا کە دکتۆر دیاری و مامۆستا ڕێژوان هەردووکیان لە دوای زانکۆوە لە کاتی زانکۆوە خەریک بوون عین لە تەمەنێکی تا بڵێ کامڵا بوون چۆنە لە ئێوە من واز دەکەم پێشەوەی باسی چۆنیەتێکی بکەین باسی هۆکارەکەی بکەین لەوانێ باشتر بێت بەڵێ ئەو بڕیارێک زمینی زۆرمان لایە و زۆر سیرمان کردو لە ناو خوێندکارەکان و ناو خۆشمانە بە نمونە باسیکەین هۆکاری سەرەکی نمونەی بەرزی تەلەبەیە کە حفزێکی باشی کردووە خێزانە لە ناوی شیە بە تایبەتی دایک و باوکی ئەی نمونەمان زۆر لا هەیە لە ناو خوێندکارەکانمان ئەگەر خوێندکارەکانمان هەبێت کە دیقەت بین لە حیفزەکە شێوازێکی باش پەیڕۆ ناکە زۆریشی لەگەڵ خەریکین واز دەکەین دایک و باوکەکەی لەوانێت لە ماڵەوە زۆر لەگەڵی خەریک نەبێت بەڵام بە هەمان شێوەش لە بەرامبەر ئەوەیان نمونەمان لا هەیە دایک و باوکی تەلەبەکە لە ماڵەوە زۆر لەگەڵی خەریکن و تەلەبەکەمان زۆر لەگەڵمان باش ئەڕوات حیفزەکەشی لە ماوەیەکی باشە بڕێوە ئەبات و زۆر ئەوەی بڵێ درێژی بکاتەوە ئەوەی بڵێ کورتیشی بکاتەوە لە ماوەی کورتا تەواوی بکات ماوەیەکی مامناوەندی زۆر باشی بۆدان ئەگەر لە ڕووی ساڵێکی بینەوە بەم شێوەیە واز دەکەین سەرەتاییترین خاڵە کە دایک و باوک زۆر باش لەگەڵی بە دایک و باوک زۆر گرینگە لە دوو خاڵە لەگەڵ مامۆستا بێت یەک پەیوەندیەکی هەفتانەی هەمیشە لەگەڵ هەبێت لەگەڵ مامۆستاکەی دوو لە پرسیینەوەیکی ڕۆژانشی لە ماڵەوە هەبێت بزانێت مناڵەکەی لە ماڵەوە چی ئەکات ئەگەر باسی کاتەکەشی بکەین لە کێوە دەست پێ بکات و چۆن دەست پێ بکات من واز دەکەم و هەروەش هاتوو لە ناوڕخراوەکانی قورئانە یەکەم جار خوێندکار پێویستە کات لە ئاستی تەجویدا ئاستێکی باشی هەبێت توانای خوێندنەوەی ئەمە و تەبارەکی هەبێت وەزائیدەن تەجویدەکەش لە ڕێگەیەکی مامۆستایەکی باشەوە دەستی پێ کردبێت دوای ئەوە بتوانێت بەشداری بەشی لەبەرکردن بکات باشە کاتە لێ یەک پرسیارم هەیەی ئەوەی کە هاندەر بۆ بەڕاستان و خۆتان خێزان بۆ زیاتر یان ئەو ژینگەیە بکەتیایە بووی حتمما ئەگەر دیقەت بین لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بینین یەکەم کار کە دەستی پێکردە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێخستنەوەی خێزان بووە ئەنی نمونەمان بینیوە ئەگەر مناڵێک هاتبێت بۆ لامان بۆ خوێندنی قورئانەکەی زانی بێتمان کە لە حفزەکە باش نییە لە ڕێگەی پەیوەندی ماڵەوەیان کێشێک لە ماڵەوە هەبوو بێت حفزەکەی دواکەوتووە بزانی بێتمان دایک و باوکی پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ ڕێکخراوەکە و لەگەڵ دەرسی مامۆستاکەی زۆر باش بەرەو پێشچوو الحەمدولیلا طبعا شتێکی هەیە لەسەرەوە پێم وایە ئەکەوێت ینی ئەو کەسە پێشەوەی زەواجکە ئەبێ هەدەفی خۆی دیاریکە بۆچی زەواجەکە خۆی زەواج زۆر جار وەکو عادەت سێرەکە بەڵام عیبادەتە بەڕاستی یانی ئەڵێ ئێڵە داوام تاوەکوێڵە بە خێزان پێک بێنم بەڵام ئەگەر ئەم کەسە پێشەوە نیەت بێنێ ئەوانی کە زەواجیان نەکرێت پێشەوە نیەت بێنێ بڵێ خوایە من زەواجەکەم پیا و بەیان ئافرەت بڵێ خوایان ئەمەوێ وەچەیەکی چاک بخەمەوە بەڕاستی کە قورئانی لەبەر بێ نمونەش زۆرە یەکێ لە نمونە گەورەکان سەلاحەدینی ئەیوبی ئەڵێ باوکی گەڕاوە بە شوێن ئافرەتێکا وتوێتی ئافرەتێکی چاک و ئەوە حەزی شەکەم مناڵێک ما بێ خۆدەست ڕزگارکە و بالفعل دایکیشی کە گوێی لەمە ئەبێت ئەڵێ وەڵامی میش هەرمان فکرەمە بووە زەواجەکەن و سەلاحەدین پێیا بێ و قسە دوایەوە هەمومان نەزانین ئیبن جەزەری یەکێکە لە گەورەترین زاناکانی بواری تەجوید و قیرائات باوکی ئەچێ بۆ حەج ئەڵێ خوایە گیان زەمزەمە خوا پێغەمبەریش فەرمێ صلی الله علیه وسلم ماء زەمزەم لما شرب له بەنیەتی ئەوەی خواڵێ خوایە گیان مناڵێکی ئەهلی قورئان و ئەوەم ببێت ئەبێ بە گەورەترین زانای ئەگەر گەورەترین نەبێ یەکێکە لە گەورەترینەکانی ئەو بوارە بۆیە پێشەوە زەڕورە تۆ بە چ نیەتێکۆ بەڕاستی هەر بۆ خۆشییان هەروە وەڵام نیش مەجبورم بۆیە نیەت گرنگە بەڕاستی ینی هەر ئەساس ئەوە لە ئەساسەکەیەوێتی ئەگەر کەسێک ئەتر هەیەڵێ باشە جاخۆ من نەمکردو ئێستش نەچۆ بچێ ئێستا توانی دەست پێخی ئێمە لە دوایان نمونەی گەورەکان باسەکەین بەڵام مناڵ ضرورە بەڕاستی لە مناڵیەوە بەوە فێریکەی کە قورئان لەبەرکە ئێستا بۆ نمونە ئێمە لە دنیاە سێری نمونە جوانەکانەکەین لە مۆدیلی دنیاییە سێری ئەوروپاکەین وایە لە قورئانە مۆدیلی قورئانی بەرز و گەورە بە سێری ئەفریقیا بکەین ئەفریقیا کیشوەری قورئان لەبەرەکانە حافظەکان متقینەکان لە سودان مامۆستا ئێستا باسێکین لە زۆرێ لە وڵاتەکان بۆ نمونە لە مۆریتانیا بچین بۆ مۆریتانیا لە شەنقیت ئەڵێ دایک کاتێک کە مناڵەکەی ژیرەکاتەوە لە باتی لەیلایی خۆمان بەس دوای گلێمان لێ نەکەن کوردەکەی خۆم بڵێمە چێ خوانە خەزگاڵتە بە لەیلایەکە نە ئەڵێم سێری نیەتکە کە لەیلایە کات قورئانی بۆ خوێنێت
ئاوا ژیرێکاتەوە بسم الله الرحمن الرحیم قورآن دەخوێنێت دایکەکە ئێتۆ ئەگەر ئافرەتەکە لە قورآن دوور بێت چۆن توانین ئەوەی بۆ بکە ئێمە نمونەمان زۆرە دایک هەبوو پێش ئەوەی کە مناڵەکە لە سکیا بوو قورآنی بۆ لێیاوە کە لە دایک بوو ئاسانتر لەبەری کردووە چۆن متەئەسیرە بێ بەپێی طبی ژواڵێ ئەڵێ متەئەسیرە بێ بە سەوتەکە جا ئەڵێ لای بۆ ئەکا ئەلفی بن مالیکی بۆ خوێنێ بۆ ئەڵێ مناڵەکەی مۆریتانیا ناگەنە 10 ساڵ قورآن و ئەلفی بن مالیک لەبەرەکە جا زۆر جار لەوانەیە دایک و باوەگیان خۆت گەشت بێتە تەمەنێکەوە کە لە ناخەوە هەست بۆ بکەیت کە پێویست ئەکات بچی بەلای قورآن و حفزی قورآن بکەیت جا مامۆستا ڕێژوان لەلای ئێوە چ شتێک هاندەر بوو بۆ ئەوەی کە دەست بزەنەوەی کە حفز بکەن وڵی الحەمدوللا وەکوتمان ئێمە هەر لە مناڵیەوە یان کە ژیاوین عەقڵ و بیر و هۆشمان لای ئەوە بووە کە کتابێک هەیە کە یعنی کەتەلۆکی ژیانی ئێمە ڕێبەری ژیانی ئێمە یعنی هەتاکو ئەو ڕۆژێکی و لای خۆی گەورە ئێمە بەم کتابە ئەڕۆین بەڕێوە سەرەتا ئەوەی کە هانی منیە ئەوە بوو وەکوتم هە لە مناڵیەوە حەزم پێی هەبوو وەک حەز بەڵام دوایی کە ها گەورە ئەبیت بەبیت تەمەنەڕۆی هەستەکەی ئەمە نەک حەزە ئەمە ویست ینی ضروریاتێکە پێویستیاتێکە کە پێویستە ئێمە پەیڕەوی بکەیت پێویستیاتەکە ژیانی لە خۆی نابێتەوە تەنها لەوە حیفزکەی ئەی تۆ سەرەتا حیفز ئەولەویاتی پێشتریە لە فێربوون لە تێگەیشتن لە تەفسیر لەوەی تۆ بزانیت چۆن ئیش بە ئاەتێ بکەیت لەم سۆنگانەوەنە کە ئەمانت زانی ئەو کات هەست ئەەکەی کە حیفز زۆر پێویستە چکە ناکرێ هەمیشە ئینسان گەڕێتەوە بۆ مصحف دوایەوەش الحەمدولillah ئەم هینەمان هەبوو ئەم ویستە وەزایدەن چکە الحەمدولillah من کە تەواو بووم لە زانکۆ بیری ئەوەمە کردەوە کە بەڕاستی دژایەتێکی زۆری ئەم قورئانە هەیە وآياتي شيء القرآن لسورة الحجرة خواهي قرأ فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون يعني إنسان خواهي قرأ فرمي إما خو ما قرآن باريزين قرآنش خوي أوانا باريزين خواهي قرأ أقل بي باريزي بيقوبان كومال كسي هي كومال جندي هي وكشون خواهي قرأ لا تكتشا فرمي بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم أم آيات أقل بتشيت ضلي كسانك وكبيانة لبري كان ئەو کاتە خوای گەورە کردوونی بە جوندی خۆی وەکۆش فەرمێ وئینە جوندەنا لەهم الغالیبون بێگومان ئەم کەسانە هەمیشە کە قورئانیان لەبەر بێت خوای گەورە سەریان ئەخا جا تۆ یعنی بەوەی پەروەردگارەوە بتوانی کەلامەکەی خواسە بخەی گومانی تیانە خوای گەورەش کۆمەڵ شتە بۆ ئەکا لە ژیانە کە بۆ کەسانێکی تری ناکا کە خزمەتی قورئانەکە الحەمدولillah دڵنیا مامۆستا بەختەوەر دکتۆر دیاری هەمویانەمان لە ژیانی خۆیانە بینیەوە هەر کەسێکیش لە قورئان شارەزا بێ و حیفزی هەبێ ئەم بەرەکەتە بینێ الحەمدولillah و ئێمەش ئەوەی هەمانە کە ئەگەر سەرکەوتنێک لە ژیانی خۆمانە بینین بەهۆی قورئانەوەی و ئەگەر یعنی بۆ من تۆزێکمان لەبەر بووە کە زانیومانە سەرکەوتنێکمانەیە بۆی قورئانەوە زیامان کردو الحەمدولillah خوا سەرکەوتنەکانی بۆ زیا کردوین لەم ڕۆوانێ الحەمدولillah تەشجیع بووین بۆی کە بین بە حافظ و لە خوا بەزیا بێ وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و فەرمێت خەیرکم من تعلم القرآن وعلمه الحەمدولillah لەم بابەتانە شەواتوین خوای گەورە بە شانمان بزانێ ئەوەی خۆمان فێر بووبین لەم شتێک لە خەرمانی ئەم دینە لەم قورئانە بتوانین بیگەینین ئینشاءالله و ئەمانە هەمووی تەشجیع بوون بۆ یەک کە ئێمە بتوانین حیفزی قورئان بکەین الحەمدولillah خوای گەورە بە شانمان بزانێ و هەتاکو مردن خزمەتکاری بین ئینشاءالله جا یەکێک لەوانی کە حافظ بوو باسیەوە ئەوەیە کرێ و تۆ پێویست بەکات نییە بۆی قورئان لەبەرکەی بەڵکو کات پێویستی بە قورئان ئەو کاتانی کە تۆ بەسەرێبی لە ژیانە ضرورە کە تۆ قورئانی تیا لەبەرکەی قورئانی تیا بخوێنی و ژیانە دەگەڵ قورئانە بەڕێ بکەیت زۆر کەس هەن زۆر گرنگی بۆنە بە بابەتی دانانی جدول ئەنەوە تا دەسەر لە زۆرێک لە ڕێکخراوەکانە سپاس بخوای گەورە زۆر گرنگی بە بابەتە دراوە هەیە بۆنە بە 6 ساڵ هەیە بە 10 ساڵ هەیە بە 4 ساڵ زۆر جاران پەیوەندی هەم بە ئیرادەی کەسەکەەوە هەیە هەم بەتوانای هەیە هەم بەوەی کە چەندێک کاتی بۆ تەرخانەکە ئێوە پێتان وایە جدولێک یان ئەوە تا کاتێکی دیاریکراو هەبێ لە ڕۆژەکە تا هاندەرەیان هاوکارە بۆ ئیکەوە قورئانی تیا لەبەر بکەن من پێم وایە جدول گرنگە بەڕاستی ینی طبعا تۆ بێ پێشەوە جارێ نیەتە هەبێ وتمان تەواویکەی بە چەند دیاری بکرێ باشترە 5 ساڵ 6 ساڵ سۆبوون ئەگەر پێ بە 5 ساڵ لەبەریکەی دابەشێکیڵی ساڵی 6 جوزەکە 2 مانگجارێ جوزئەکە هەفتەی 3 لاپەڕاکات ئەوە دقیق ڕۆژی نیو لاپەڕاکات حەوڕیس ڕۆژی حەوڕیس هەژ ڕیز لەبەرکەی نیو لاپەڕە بە 5 ساڵ تاوێکە ئینشاءڵڵا جامە گرنگە بەڵام گرنگەوەی لەوە گرنگترەوەی کە واز نێنی بەردەوام بوون بەردەوام بی چونکە
زۆر کەس هەیە ئەڵێ وەڵڵاهی من مەیلم لێ بێ بە 5 دقە لاپەڕێک بۆ لەبەرەکەم ناشیکە لێوەکەی مهمە زۆر کەس ئەوانەی دڵنیا بن ئەوانەی کە قورآن لەبەرەکەن بڕۆم بگەرن عبقەریەکانی جیان نین لەوەچێ لە سادەیان وەکو ئیمامی شافعی زۆر عبقەری بوو بێ ئەوە سێری لاپەڕەکەی گورەی ئیمامی شافعی لەبەری کردو بەڵام مەرج نییە زۆربەی زۆری دوای فەزلی خوا بە هەوڵدان بەدەستی کەوتو لەگەڵ بەرنامەدانانەکەش مامۆستا بەختەوەر زۆر گرینگە خوێندکار مامۆستایەکی زۆر باش هەڵبژێرێ ئەگەر دیقەت بین هەندێک نمونەمان هەیە لە هەندێک خوێندکارەوە کە هاتووە بۆ لامان پێشتر حفزی کردووە سیرێکین حفزەکەی باش نییە لێمان پرسیوە چۆن حفزە کردو ئەڵێ لە ماڵە بۆ خۆم کردومە ئاەتێکمان هەیە و لە سوڕەتی یوسفە خی گەورە فەرمێت وفوق كل ذي علم علیم علمی قورئان بۆ خۆی علمێکە هەم حفزەکەی هەم علمەکانی تری پێویستەکە لە ڕێگەی مامۆستایەکەوە باش فێری خوێنکارەکە بکرێت زۆر گرینگە خوێنکارەکە مامۆستایەکی زۆر سەرکەوتوو و حافظێکی باش هەڵبژێرێت جا باس لەوەکەن کە دوای نوێژی بەیانی باشترین کاتە بۆ ئەو کەسانە ینی زۆرێک لەوانی کە ئەزمموی خۆیان باسەکەن ئەو کاتیان خۆسۆتەوە و زۆر باش بۆ لەبەرکردن بۆ ژیان ئەو ئاسکردنە لە ئاەتەکەی سوڕەتی ئیسرا وەرگیراوە کە خوای گەورە فەرمێت إن قرآن الفجر كان مشهودا سەرژوان تۆ کە زیاتر بەکارێنە بۆ حفظ وهی ما از خزمەتتان کەم لە وەگوتم من هەر لە دوای تەخەڕوج کە دەستم پێ کرد یان یا خۆمێک لای کردو بە تەواوەتی عادەتەن لە دوای پێویستیاتی ڕۆژانە واجبات فەراغی من بەس بۆ قورئان بوو تر الحەمدولillah عادەتەن شتێ بۆی لێ داوڕێ شت هەیە لەگەڵ تەمەەن تاتەوێ خەریک بی ئیتر چۆنی خۆ بۆ لێک لای بکەیتەوە چۆن لەگەڵیان مرتاحبی ئینشەڵا ڕێکە بێتەوە بەس ئەکید ئەو کاتانی کە تیا مێشکە سافترینە هیچ ئیشێکی نییە باشترین کاتە بۆ حیفظ بەتایبەت ئەو کاتانش بەیانیانە چکە تۆ کاڵەسی ئەگەر بە قورئان دەست پێ بکەی عادەتەن تۆ مێشکە خاڵی جای نەچی بۆ شتەکانی تر بە قورئان دەست پێ بکەی هەم بەرەکەتە کاتەکانی تریشتەوە هەمیش ئەتوانیت یانی تۆ حیفزێکی باشتر بکەی لەو کاتەکانی بەس من ئەو قسە لێ وەرگرم ئەڵێ چی من بەوە تەشبیهەکەم هەموو جار ئەگەر کەسێکمان هەبێ ئێستا بۆ نمونە تەعان ئەمە وەکو نمونەیەکە دوور لە قورئانەکە کەلامی خی گەورە تەنها بۆ تێگەشتنە قورئان دوو سیفەتی هەیە یەکەم قەناعەت ناکە بۆی کە تۆ کاتە بێسوودەکانی خۆتی بیتێ ئێستا تۆ گەرێکێکە خۆش بووە کاتێکی بەقەوەتی ئیتێ زۆری ئەیتێ کاتێکی فول تاقی ئیتێ کەستان بینیوە ئەگەر باسی ئەوگەین دوو خۆشەویست قسەکەن ژن و پیاوێک ژن و مێردێک بەیەکەوە قەت بینتانە شەو لە کاتی خوا کەمی خەویە قسە بکە نا کاتێکی فول تاقە دانێ قورئان طبیعەتی غیرە ئەکات ئەگەر کات بزانێت تۆ چەندی هەوڵەیت ئەبێ هەموو خۆتی بیتێ اینجا ئەویش وردەوە دەخۆیت ئەهاتێ بەس تۆ 10 دقە و 5 دقە خۆ مەشەر باشە بەس ئەبێ ئینسان کاتی بەڕاستی کاتی زیێڕینی باتێ بارەکەڵڵا ماسا بەختەوە جا ئەو بێ وسە قسەکەی خۆم بۆی وەرنەگیرێ کە من بڵین فەراغمە بوو ینی ضروریاتم کردو و ئەواخیریەکان ماوە بە قورئان نە یعنی بۆ منە خی گەورەش طبعا وفي جسدك عليك حقا يعني خير رسول طه فرمي ما أنزلنا عليك القرآن لتشقى تو بتوي حمود داخل ترخان كي بو قرآن أوجنا عادة تو كاتك دستا كي بو قرآن أبي أمشك خاص بو قرآن بي يعني بون من تو ضرورياتك خوته هي أشي أنجامي بي لسر أم ضروريات وأنا بشي قرآن بي أما استفادة القرآن كناكي وكاتك شو قرآن خالص لينا بي خالص لينا بي بالتأكيد أو يكمل وتم بس ما هو بفراغ بو قرآن بلكو أو كاتي قدام أنا بو قرآن خۆ مێشکم صاف بوو دڵم لای هیچ شتێ نەبوو تەنها بۆ قورئان بوو ضرورياتەکانی ڕۆژانەش تو ئەگەر بێت و جەستەیەک و ضروريات و پێویستیاتی خۆت معنەویات تەواو مەزبوط نەکەی هەم ئەو کاتە کە خەریکی قورئانە بیت ئەو ما أنزلنا عليك القرآن لتشقى يعني تشقيكي وأبيت كناتواني استفادة لحفظك ولا كاتكشكي ما بس أو إن شاء الله بوي باوتكرك بتبارك الله ويتوش زور طوال وراسي قرآن وإنه لكتاب عزيز وراسي كتابك زۆر بەڕێستە خۆشی نایە بەدەستەوە و ناشتوانی تۆ بە ئاسانی حیفزی بکەی بێگوبا کتابێکە عزیزە لای خی گەورە کاتی ئەوێ خۆ تەرخانکردنی ئەوێ بەڵام بۆ خی گەورە ژوادیەوە ئینسانیەتی لێبێنێت وەلەقەد یەسەرنا القورآن للذکر قورآن ئاسانە هەتا ئەو کاتەی کە تۆ یادی بکەی خەریک بی پێوەی بۆ کەسێک ئاسان نییە دانیشت بێت چوار مشقی و بێوێ حیفزکە هەرگیز بەڵام حەت تەنهانیت بێنی الحەمدولله هەتا ئەو کە ئەمەتی ئامانج هەبێ لەگەڵ قورآنە پێگەی الحەمدولله ئەزمموی زۆر کەسی شەو دڵنیاشم لە ئێوە ئەو ئەزمونەوە لە مەسەلەی کات پێدانە نمونەیەکمان بیرێتەوە ئەو کەسانی کە بەتەمەنە چون ئەگەر دیقەت بیت یعنی نمونەمان زۆر لای خۆشمان لە دەرسەکانە کە
ئەڵێن ئێمە مادەم بچین بەرەو تەمەنی 30 ساڵ بەرەو سەریان 40 ساڵ بەرەو توانای حفزمان نەماوە و ناتوانین لەبەریکەین. بەڵام نمونەشمان لا هەیە کە هەندێک مامۆستای زۆر بەڕێز لە ماوەیەکی کورتە هەر بە هەمان کاتی خوێنکارە بچووکەکە توانیوێتی حفزێکی باشکە و لەبەری کردووە. جا شێوازەکانی حەفزش دەکرێت جیاواز بێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. ئەو شێوازەی کە دەکرێت خێراتر حفزی پێ بکرێت یاخود باشتر حفزەکە دەکرێت چ شێوازێکە لای ئێوە بگومان جیاوازیشە لای هەرێکێکدا. خۆی بەپێی بەرنامە ئەگۆڕێت ئەو بەرنامەی کە بۆ خوێنکارەکەی دانێن بۆ بەپێی ئاست و توانای مێشی خوێنکارەکەش ئەگۆڕێت. هەندێک بەرنامەمان هەیە بڵانی کەمی بۆ دانێت لە ساڵەکەیە ئەڵێت ئێمە بۆ نمونە لە ساڵەکە لانی کەم 3 جوزئ بۆ دانی ئەو 3 جوزئە ئەبێت کەمتر لەبەر نەکەیت ئەتوانی زیاتریش لەبەرکەیت. زۆر بەزۆری خوێنکارەکان کە یەکەم جار ئێنە ناو پرۆژەکانەوە یان بەرنامەکانەوە توانای لەبەرکردنی 3 جوزیان هەیە بەڵام بە مروری زەمان توانای لەبەرکردنیان زیاتر ئەبێت و خێراتر ئەبن. زۆر گرنگ کە خوێنکار بۆ ئەوەی حفزێکی باشکە و خێرا بێتیایە لە خوێندنەوەکەیە باش بێت زۆر باش بێت زۆر لە ماڵ تکراری بکاتەوە حتا لە ماڵ زیاتر تکراری بکاتەوە لە خوێندنەوەکەیە توانای لەبەرکردنی خێراتر و باشتر ئەبێت. جارا بە زۆر خوێندنەوەی سوورەتێک تۆ لەبەرێکی ئێستا خۆم سوورەتی مولکم بەس بەوە لەبەر کە شەوانە مۆبایلەکەم ئەم خوێندەوە ئێستا هەر بە لەبەر ئێڵم یانی لەنیا خان ڕەمەزان مانگی قورئانە و دڵنیام ئەو مامۆستا بەڕێزانە هەم مادەم خۆیان کە قورئانیان لەبەر هەمیش لەبەری مامۆستان لە قورئان دانابڕن بەڵکو ڕەنگە زیاتر کاتیشی بۆ تەرخانکەن لە ڕەمەزانە ئێوە لەگەڵ قورئانە چۆن کاتەکانتان بەسەرەبان. خۆی زانایان فەرموویانە لە ڕەمەزانە بەڕاستی زۆرێک لە ئیشەکانی تریان واز لێناوە بۆ قورئان خەریکی قورئان بوون. جا لێرە مشکلەیەتە پێش ئایا ئێمە بەس قورئان بخوێنینەوە یان بە تەفسیر و تەدەبور و بەوانەوە. ئینسان خۆی لە ئەسڵ ئەم پرسیارە ئیشکالێتیشی تایە ئەم پرسیارە لای زانایانی پێش ئێمە لە خەڵکی پێش ئێمە سەردەمەکانی پێشەما قسە نەبووە. یعنی هەر کەسێک گرتووە ئەگەر مایکوشتنەوە لەو سەرەما ئەگەر بچوو بێتە بەردەمی بڵێ زانا فڵان ئیمام فڵان یان کەسی ئەو سەردەمە تۆ چۆن ئیش هەمووی وتوێتی کاکە من 3-4 ختمەیە ختمێکمەیە خێری پێکەوە ئەەکەمەوە ڕۆژانە جوزئێ 2 جوزئ 3 جوزئ 4 جوزئ بڕ هەر لە سەحابەشەوە ئیمامی عوسمان ڕەزای خۆی لەبێ هەموو هەفتەی ختمیشی کردووە جاری واژە بووە لە یەک ڕکاتا ختمی قورئان کردووە. ئیمامی نەووی لە کتێبی تیبیان و ئەذکارا فەرمێ ئەوانەی لە ڕکاتێکە هەموو قورئانیان خوێندووە ئەوەنە زۆرن ناژمێرێن ئیتر ئەنی ئەمە شتەکە باو بووە جامە بەسمان ئەبێ هەنی ختممان هەبێ کە بەس خێری ینی خێر کۆکەیتەوە بۆی لە قورئان دانەبڕی بەڵام ختمێتریشمانێ بە تەفسیرەوە ئەزانی تۆ ئەگەر ڕۆژی 3 لاپەڕە بە تەفسیرەوە بخوێنیتەوە دوای کاکە دوای نوێژی بەیانی و عەسر و عیشا هەر جار و 1 لاپەڕە بخوێنەرەوە ساڵی 3 ختمەکە معقول نییە تۆ لە هەموو ژیان تا ختمەکەت ئێستا زۆربەی خەڵک بە ناوی ئەوەی با تەدەبور بکەین ساڵی بەس ڕەمەزان ختمەکە. ئێمە پێم وتی ینی ئیمامی عوسمان و ئەمانە ئیمامی شافعی زۆرێک لەوانە ئەڵێن بە شەوڕ 24 ساعت ختمیشی کردووە. سەرمەشقی حفزی ناو ڕەمەزانە ئیمامی شافعیمان هێما مەسەبەختەوە ئەڵێن ئیمامی شافعی لە ڕەمەزانە 6 ختمی کردووە. جا گومانی دروستە گەڵم باشە چۆن دەتوانێت 6 ختم بکات. من جارێ لە پانێڵێک بووم باسی ژیانی ئیمامی شافعیان کرد دوای ئەوە کە پانێڵەکە تەواو بوو وتیان ئاخر ئیمامی شافعی چۆن ئەتوانێت 6 ختم بکات یعنی ڕۆژی 2 ختمی بەر ئەکەوێت. لەلا مامۆستایەک جا پێ وتی مامۆستای بەڕێز نمونەمان هەیە وایە بە حەقت نمونەمان هەیە ئێستا کە لەناو یوتیوبی بڵاو کراوەتەوە لە ماوەی 6 ساعتە ختمێکی قورئان بڵاو کراوەتەوە توانین چی گوێ لێ بگریت. نمونەیەکی زۆر جوانە ئەگەر دیقەت بین ئەبێت حافظ قورئان لە ڕەمەزانە ژیانی زۆر جیاواز بێ وەک کەسێکی ئاسایی بێگومان مسلمانێکی ئاسایی و زۆربەی زۆری مسلمانان لە ڕەمەزانە تەنها 1 ختمەکەن بەڵام ئەبێت کەسێک کە حفزی قورئانەکە لە ڕەمەزانە لانی کەم 2 بۆ 3 ختم بکات بۆ ئەوەی ژیانی زۆر کاریگەرتر بێت لە ڕەمەزانە چونکە زیاتر مراجعەیان کردووە توانای خوێندنەوەیان زیاترە کاتێکی زیاتریشی پێیان و بە ماوەیەکی کەمتریش دەتوانن جوزێک بخوێنن ینی بە ماوەی ئەتوانن 20 دقیقە بۆ 30 دقیقە جوزێک قورئان بخوێنن. ئێستا لەوێش باسمان کرد پێشەوەی دەست پێکەین ئەگەر ئێستا ئێمە بە بینەران و بیسەران بڵین بێ زەحمەت 100 جار سوورەتی فاتیحەم بۆ بخوێنە لە قورئانە 1 لاپەڕەیە 100 جاری خوێنێ لەو چ 20 دقیقەشی پێ نەچێت وەکوە بە 100 لاپەڕە خوێند بێ برا کەواتە کە زۆر دووبارە و کردو ئیمامی جەزەریە فەرمێ وەلەیسە بەینەه وبەینە تەرکیه إلا رياضة امرئ بفكه ئینسان بەم دەمەی خۆی گەورە بەم زمان و دەمەی پێی بەخشیوین ئینسان کە زۆر قورئانی دووبارە کردو ئاسانە بێت نەرمە بێ لەسەر زمانە بەس کە ئەمە ساڵی جاری ختمەکەی نابێ بۆیە ئەبێ زانایانە فەرموون با 40 ڕۆژ تێ نەپەڕێ ئیلا ختمێکە کردبێ
بەڵام بێجگامە بێ زەحمەت ختمی تر مەوەسێنە کاتە بێ لە ڕۆژەکە چەند ختمێکە بێ ڕۆژانە بۆ نمونە جزء بەلەبەر مراجعەکە 2 جزء نیو جزئیش بخوێنەرەوە 5 لاپەڕەش گوێ بگرە 1 لاپەڕەش بە تەفسیرە بخوێنەوە سێرەگەی لە ساڵەکە 50 ختمەکە بە تێکەڵیش ختمێ 2 ختم بە گوێگرتن 3 ختم بە تەفسیر ختمێ بە خوێندنەوە 10 ختم بە حفظ بۆیە ئەبێ ختمەکان جۆرا و جۆر زاک گەڕاینەوە لاتان جا من هەمیشاڵم ئەو کەسانی کە قورئان لە ژیانیانە یعنی کات لێ ئەوان شتێکی جیاوازە بەرەکەتێک هەیە لە کاتیانە ئەو نمونانەی کە مامۆسایانە باسییان کرد هەر ئەوە سەلمێنێ ینی ئەوەی کە تۆ زۆر پێت ئەها مستەحیلە پێت ئەوەیە کە ناتوانانی جێبەجێکەی لە ژیانی ئەو کەسانەیە ئەیبینیتەوە جا بگومان ئەم بەرەکەتە لە ڕەمەزانی شا زیاترە ئەگەر مامۆسا ڕێژوان لەسەر ئەوە کۆمنتی خۆی بات بەڵێ ئینشاءڵڵا عادەتەن الحەمدولillah ینی ئینسان کاتێک کە خەریکی قورئان ئەبێت یەکێک لە نێعمەتەکان ئەوەیە یا یەکێک لە عیبادەتەکان ئەوەیە نعمەتەکانی ژیانی خۆی بەهۆی قورئانەوە ببینێ و نەک بڵێن ینی بە زۆر بکەوە بەڵکو بالفعلی وایە الحەمدولillah ینی کاتێک کە تۆ کات ئەی بە قورئان ئێمە قسەیەکی زۆر جوان هەیە ئەڵێ کات چەندێک بی بە قورئان ئەو زۆر لەوە زیاترە ئەیاتەوە ئەی تەنانەت ئێمە قسەمان بیستوە لە کەسانێک کە حافظ قورئان و خزمەتی قورئانیان کردووە توانە ئەگەر تۆ پێویستە بە کات بێت کات بی بە قورئان ئەگەر شەو ڕۆژ 24 ساعت بێ خوا زیاتر لە 24 ساعتەکە شەیە بە تۆ وەتەکە بە 25 26 27 چونکە کەلامی خۆیەتی و خۆی کون فەیەکونە ئەگەر بێ بیکات و عاد ینی کە تۆ خەریکی قورئان بیت بەرەکەتەکەشی بەو شێوازە ئەبێت ئەگەر وەکو شخصی خۆم باسی بکەم الحەمدولillah ینی بەڕاستی پێش ئەوەی دەستکەم بە حیفظ لەگەڵ ئەوەی کە حیفظم کرد کاتەکان زۆریان فەرقە یعنی دیقەت ماوە ئێستا زۆر زیاتر ئیش و کار ماڵ و حاڵ ینی ئیش و کارم زۆر زیاترە دیقەت ماوە ئێستا چەندێک خەریکی قورئان و ئیش و کارم زۆر لە جاران فەراغم زیاترە الحەمدولillah ینی کە ئەڵێن فەراغم زیاترە واتە بۆ ئیسراحەت بۆ توانای بیرکردنەوە عادەتەن ئینسان ئەگەر مێشکی فەراغی تیانە بێ ناتوانێت بەرەو پێش بچێت چونکە بیرکردنەوەکان بۆ بەرەو پێشچوون لە حاڵەتی فەراغەکانە کە تو مەشغوڵی ئیشی ڕۆژانەبی ناتوانێت بیکەیتەوە الحەمدولillah ئەمە لە بەرەکەت و لە خزمەتکردنی قورئان نابینرێت کە ئێمەش باز لە حیفظەکەین بەرنامەکە باز لە حیفظە یەکێک لە پلە باڵاکانی قورئان حیفظە ئینسان ناتوانێت بگا بە حیفظە تاکو نتوانێت بخوێنێتەوە نتوانێت لە ئاەتێک تێبگا ئەو جیاوازە کاتێ مناڵێک تۆ بە قورئان گۆشیەکەی لە بەرێکام شتێکی ترە بەڵام کاتێک کە ئینسان گەشتە پێگەشتن ئەوە قورئان ئەگەر هەوڵبار ڕنگ باتەوە لە ژیانیە کاتەکانی پڕ بەرەکەتە بن وەکو عەرزیشم کردن بەڕاستی ئینسان ئەگەر بیەوێت کات لە ژیانیە زیاد کات و پڕبەرەکەت بێت ئەوە کات با بە قورئان دڵنیا بێ هەم لە دنیا و هەم لە قیامەتی شای ئینشاءالله خوای گەورە کاتی ئەیاتێ و ئینشاءالله بەرەو باشیش بەڕێوە چێت خوای گەورە ئاسانی کات تاکید مامۆستا بەختەوە لە نمونەی بەرەکەت خستنە ناو ژیانی مرۆڤە بێگومان نمونەی خوێندکارەکانی خۆمان زۆر لایە نمونەی مامۆستاکانی دەوروبەرمان من دوو نمونەم لا هەیە زۆر کاریگەری هەبووە و زۆر حەزەکەم بەناو هەموو کەسێکە زۆر بڵاوی کەمەوە نمونەیەکیان یەکێک لە خوێندکارەکان باسی ئەوەی کرد کە لە ماوەی خوێندنی زانکۆیە لە داخلی ئاژیا کە لە مەرحەلەی کۆتایی زانکۆی بوو مەرحەلە 6 طبی عام بوو کە باز دەواکەن قورسترین مەرحەلەیە و خوێندکار پێویستەکە زۆر هەوڵوجودی تیا بە و لە ناو خوێندنی زانکۆشیە بە هەمان شێوەش کە لە داخلی ئەژیا نزیکەی 12 جزء قورئانی لەبەر کرد بەو ساڵە نزیکەی 12 جزء ئەو ساڵە بوو بە حافظ قورئان ئەم نمونەیە هەمومان ئەیناسین لێرە هەرسێکمان سواز بەخوای گەورە یەکێک لە نمونەکانی تر نمونەی خوێندکارێکی ترە کەلام هەیە گەشتە پۆلی دەی دواناوەندی لە پۆلی دەی دواناوەندی توانیویەتی هەموو قورئان حیفظ کات و بە هەمان شێوەش دەستی کردووە بە خوێندنی زانستە شەرعیەکان زۆر عەجیب هەڵیناوە ینی ئەڵێ مامۆستا من هیچ شوێگوازی لێ ناهێنم لە پێش خوێندنەکانی تریەوە ئەو خوێندنی داناوە و لە خوێندنەکانی تریشا بۆ منە خوێندنی ناو خوێندنگەی دەرەجێکی زۆر بەرزی بەدەستێناوە لە یەکێکە لە خوێندنگە زۆر بەرز و باشەکانی ئەم شاری خۆمان زۆر دیاری قسەکەیشە پێ بڕم دیقەتم یاوە لە بەرنامەکانی پێشووتریشە ئەو کەسانی کە خەریکی قیرائاتن یان خەریکی حیفظن ماشاءالله هەمیشە لە بەشە بەرزەکانە ناویان هەیە و هەمیشە لە بەشە بەرزەکانە ئەخوێنن و هەم دەرەجێکی زیاتر بەردەسێنن هەم زیرەکتریشن لە زانستەکانی دیکە جگەر لە زانستی قورئان و دین هۆکارەکەی من بە شتێک ئەبەستمەوە کە نمونەیەکە لای زۆربەی خەڵک زۆر ئەترسێت لێی
کە دەستەکە بە حفظی قورآن من زۆرەتا زۆر لێ دەترسام ئاەتێکمان هەیە لە قورآنە لە دوو سوورەتە هەمانە بەس تەنها لە شوێنێکە شوێکی تۆزی جیاواز هاتووە حرفێکی جیاوازە خی گەورە فەرمەدوون ورد إلى أرض العمر لكي لا يعلم بعد علم شيئا يعني لكي لا يعلم من بعد علم شيئا ئەفەرمێت مرۆڤ ئەگەێنین بە تەمەنێک لە تەمەنی پیرە کە هیچی بیر نامێنێت و تووشی لە بیرچوونەوە بێت دەست زۆربەی زۆری نەخۆشە بڵاوەکان مامۆستا بەختەوەریش حتمما زیاتر ئاگادارە نەخۆشی زەهایمەر و نەخۆشیەکانی مێشک و دەمارن من لە ماوەی حفزی قورآنەکەمە زۆر لەوە ئاترسم ئەنگۆ باشە تۆ بڵێ بگەین بە تەمەنێک کە ئەم حیفزە هەموویمان کردووە لەبیرمان بچێتەوە لە ماوەی خوێندنی حیفزەکەیە گەشتم بە قەولێکی ئیبن عەباس ئیبن عەباس دەفەرمێت هەر کەسێک کە قورآن لەبەر بکات ئەمە قەولی خۆیەتی خی گەورە ئەم کاری بەسەرا جێبەجێ ناکات یعنی ئەمە تەسیری زۆر هەیە مێشکی مرۆڤ زۆر فراوان ئەکات کە فراوانی کرد بەهۆی ئەو تکرارە زۆرەی ئەو مراجعە زۆرەی کە ئیکات توانای هەیە کە بەسەر علمەکانی ترا بەسەر زانستەکانی ترا زانستە دنیایەکانە زۆر زاڵ ببێت و دەرەجێکی بەرزی تیا ببێنێت هەر ئیبن عومەریش ئەفەرمێت ئەو کەسانی کە لە پیریان مێشکیان تێک نەچووە یاخود هیچ کەم و کوڕێک لە مشکیانانی ئەوانن کە بەردەوام لەگەڵ قورآن نابن و قورآنیان لەبەر کردووە ئەوەی کە مهمە ئەوەی کە زۆر گرنگە بۆ بەرنامە ئێمە لە گەنجینەوە ئەو گەنجانەی کە نمونە بوون هەمیشە لە گەنجینەوە دەرکەوتون ئەویان سەلماندووە ئەگەر تۆ لە بابەتی دینیەکانە خۆت تەرخان بکەیت چ قورآن خوێندن بێ لەبەرکردنی بێ نوێژ و عیبادەت و چەند دەرزوتنەوە بێ ئەمە دای نەبڕیون لە ژیانی خۆیان لەوەی کە کاروبارەکانی ڕۆژانەیان بەجێبێنیان ئەوە تا شەهادەیەکیان نەبێ تا چندێک ئەمە گرنگە ینی بۆ کەسانی کە قورآن لەبەرن والله خەڵک تەسەورێکی سیر هەیە بۆ بالضبط ئەڵێ لە دوور و سێری ژیانی حافظ قورآنەکان کە حەزەکەی بچیتە ناوی بەڵام خەڵک ئەمە نازانێت ئەوە ئەگەر بڵێ یەکی ئادەی هەر کە زوزێکی لەبەرکرد دەوەرەقەی نەبزانم بەرەکەوێ خۆ ئەو خێری دەستەکە زۆر لە دەوەرەقە و ملیارها دۆلاریش والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا وخير مردا أو هر أمانته بلان با من يقنون بس مالي خمانكم من دايكم خواهي قورا بيباريزي درزي زورة درزي دوري قرآني زورة ما شاء الله زۆر جارەڵێن وڵی مامۆستا گەزیزە لە ماڵەوە خزمەتکاری گرتو بەس خزمەتکاریش من نییە بە چاوی خۆم بینیوە چێشتی 2 ساعتی بە ساعتێ بێگەشتووە کە براودیێم باسی سەرمی ئەو لە سەرمی تیشەشتی زۆر هەبووە بەس ئەڵێم ئەگەر باوەڕ ناکەی ئەمە نمونەی ئێسا چێشتێک کە بە کاتێکی زۆر لێنرێ بە نیو ساعت پێگەشتووە هەرچی لێکیت و بیرکاری و دەقە و ئەمە ئەوە نەدەقە دەرناچێت بۆیە ضرورە بەڕاستی اینجا زۆرێک لەوانەیە کە قورئانیان لەبەر کردووە بەگشتی استثنا باز ناکەین عادەتەن تەمەنیان درێژە حەزەکەی تەمەن درێژ بی قورئان لەبەرکە قارئی قورئانەکان حتا ئەوانەی کە لە قیرائەتەکانە ناویان هاتووە هەر لە ئیمامی قالون و نافع تا خەلەف العاشیر بگرە زۆربەیان نزیکی 100 ساڵ بوونەتەوە و هەیشە چوەتە سەر و 100 هەیە لە 120 ساڵیە شتی 50 ساڵی 4 ساڵی بیرماوە ئەمە ئەگەر بەرەکەتی قورئان نەبێ هیچ در نییە بەڕاستی جا لە قسانە شما مامۆسای عەزیز ئینسان عادەتەن کە ئەژی ئەخوات خواردنە خوادیان ئەگەڕێ بە دوای ئەوەی مەعیشەتێکی هەبێ لەناو هەر هەمویانە ئەگەر هەمووشی بەدەستبێنێت تاکە شتێک کە بیوێ کە خۆی هەستی پێ ناکە ئەوەی خۆشبەخت بێ ئەوەیە خۆش بژی تۆ خواردن ئەگەر بیخۆی حەت چۆنێ بژیت ئەگەر مەعاناتە سفر بێ ئیسفادەی لێ ناکەی ناکردەوەری خۆمان شتێکەیە ئەڵێ ناخوا بەس خەفەتە خوا قەڵەوە بێ یعنی بۆ نمونە ئەگەر معنەویاتیان بەرز نەبێت یان هەچێککەن ئیسفادێکی تەواوی لێ ناکەن بۆ نمونە خۆشبەختی وەکو خۆشبەختی ئێستا بۆ نمونە ئەگەر ئینسان بیەوێت خۆشبەخت بێت ئەبێت عادەتەن بگەڕێتەوە بۆ سەرچاوەکان بگەڕێتەوە بۆ ئەزمون لە ژیانی کەسانێکەوە یا بگەڕێتەوە بۆ ئەوەی کە چۆن خۆشبەختی بەدەستێت لە قورئانەوە کتمان هەموو یاساکانی تایە وەکو چۆن خۆی گەورە فەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا يعني بێگومان ئەوەی پشکا لە قورئان خۆی گەورە ژیانێکی تاڵ و ناخۆش ئەیژێنێ ئەی ئەگەر وانەکە بێگومان خۆی گەورە ژیانێکی خۆش ئەیژێنێ فلنحيينه حياة طيبة بەڵێ ژیانی خۆش ئەکات و بەرەوبەرزی ئەیبات یعنی ئەگەر تۆ بێت و لەگەڵ قورئانە خەریک بیت وەکو وەڵڵاهو ئەعلەم قسەکەی ئیمامی مالیک ئەگەر غەڵەت نەبم ئەفەرمێ ئەگەر ئینسان نەتوانێت بەهۆی ئەم دینەوە بەهۆی قورئانەوە ژیانی خۆی بکا بە باش شتێک لەم دنیا و باشی قیامەتیش بەدەست ناهێنێ چکێکم ئەم قورئانە خوا بۆ ئەوە دایبەزانەوە کە ژیانی خەڵکی ڕێک بخاتەوە و بەرزی بکاتەوە ئەگەر تۆ توانیت ژیانی خۆت خۆش بکەی بەهۆی قورئانەوە ئەوە یعنی ئەم لە دنیا خۆش ئەژیت و هەم لە قیامەتیشا خۆش ئەژیت لەم سۆگانەوە ئەگەر خەریکی قورئان بین
و عیبادەتکەین بۆی ئینشاءڵڵا خۆشیانی بەدەست ئێنی ینی ئاماژەکە ئێمە لێرە ئەوە بوو کە توانیمان بگەین بە خزمەتکارێکی باشی قورآن ئەکید خۆشیانی ئینشاءڵڵا بەدەستێت لەم ڕوانە چکە زۆر کەسێ ئێوە بە پارە خۆشبەختی بەدەستبێنێ ناتوانێت کەسی ژێ فەقیرە زۆر لە ئەو کەسانی زیاتر مەعیشەتیان بەرزە خۆشترەژی. مامۆستا ڕێژوان لە نمونەی خۆشبەختی ژیانە لەگەڵ حافظ قورآن نمونەیەکی جوانمان هەیە کە بینینی ئاەتەکانی قورآنە یان بڕونتر بڵێ بینینی لاپەڕەکانی قورآنە. من چەند ساڵی لەمەوە پێش فیلمێکم بینی بە ناوی فیلمی باوک باز لە ژیانی کوڕێکی حافظ قورآنە کات کە لە خوێندنی زانکۆیاشی پرسیارێکی لێیەکان ئەو پرسیارە زۆر کاریگەر بوو بەلامەوە ئەڵێن قورآن چۆن کاریگەری لە تۆ کردووە ناو فیلمەکە بەو شێوەیە باسیەکەن ئەڵێت کە ئاەتەکانی قورآن دووبارە مراجعەکەم وی خوێنمەوە ئەچمە سەر هەر لاپەڕێک وا هەستەکەم ئەم لاپەڕێکم جارێ ببینم ئەوەنە دڵم پێی ئاوەخواتەوە ئەوەنە بەلامەوە تایبەت و شازە. جا باسی هەنێک لایانی باشمان کە بەڵام هەنێک گەنج هەیە دڵێت من بابەتەکانی مەکتەب یاخود بابەتەکانی زانکۆم پێلەبەر ناکرێت چ بگا بەوەی قورآن لەبەر بکەم یاخود بیانی زۆر ئەنویان ئەڵەن و کەسانێک کە بنە حافظ قورآنیان قراتەکەن کەسانی هەڵبژێردراون و ئیرادەیەکی باشیان ئێمە ئیرادەیەمان نییە جا گەنجانمان زۆر هەیە کە ئاوان و بۆ شێوازە بیرەکەنەوە. ئێوە چیتان هەیە لەسەر ئەو گەنجانە چۆن یعنی هانی گەنجان ئەدەنەوە؟ ئێمە قسەیەکمانەیە ئەڵا بڵم شێخێکی مەغریبیە شێخ سعید کەمەلی لەوانەیە هەموو بیناسین گوێم لە ڤیدیۆیەکی گرت کە قسەیەکی زۆر جوانەیە ئەڵێ هەچ عیلمێکە هەبێ لەم دنیایە هەر چەندێک عیلمەکە و بەرز نابیتەوە ئیلا بە قورئان نەبێ واتە لێرە مەبەستەکە بگونجێنین ینی بۆ نمونە چ عیلمێکە هەبێتەوە ئەگەر بتەوێت ئەو عیلمەت بەرەکەتدار بێت ئەوە بە قورئان بەرەکەتدار ئەبێت و ینی بۆ نمونە ئێستا کەسێکی ئەڵێ من شتی بۆ نمونەڵێ دەرسی مەکتەب یا زانکۆ پێم لەبەر ناگرێت چ بگا بە قورئان تۆ وەرە خەریکی قورئانەکە ببە بزانە وایە تۆ ئەگەر وەکووتمان لە ئەو ئاەتی کە پەروەردگارە فەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان ئێمە باش ئەمە تا ئێستا تێگەشتین خوای گەورە فەرمێ قورئانمان ئاسان کردووە بەڵام مەجێ لی ذیکر یعنی بۆچی بۆ کەسێک کە ذیکرکردن مەرتەبەیە بۆ نمونە تۆ یادی بکەی بیخوێنی لەبەری بکەی حفزی بکەی ئەگەر تو ئەمانەت کرد ئەو خوای گەورە قورئانە بۆ ئاسانەکە بێگومان خوای گەورە کە قورئانی ئاسان کە ژیانیش ئاسانەکە وەکو ئەزمموی ژەیە کەسەکان وەکو بیستمانەکو ئێستش قسەمان لەسەری کرد ینی ئەو کەسە ئەگەر بێت هەنی ئەتوانێت تاقیاتەوە لەوانەیە خۆشی پەروەردەیەکی دینی بێکە بێت و ئەو قسەیە بکە سەیرەکە دایک و باوکی بۆ نمونە کۆمەڵە شتەیە لە ژیانیانە بۆی قورئان بەدەستیانەوە کەسی خۆی ئەم قسەیەکە ئەتوانێت ئینشاءڵڵا تۆ خەریک قورئانەکە بێت و کات ئینشاءڵڵا نتیجەکەی بینە ئەمە وعدی خوای گەورەیە خۆ هەمومان بینیمان ئینشاءڵڵا هەر پێشێکی نوێشی بین بێگومان مامۆستا ڕێژەوە کە پێشتر باسمان کرد یەکەم خاڵ و گرنگترین خاڵ نیەتێکی باشە و نیەتێکی زۆر سەرکەوتووە کە تەنها ئیشەکەت بۆ خوای گەورە بێت و ئەو کەسەشی کە مناڵەوە و تەمەنێکی بچووکی هەیە دایک و باوکی نێتێکی باشیان بۆی هەبێت و زۆر هەڵی بنێن دوو مامۆستایەکی سەرکەوتووە سێ بەرنامەیەکی تۆکمە و باش کە وازە قورئانەکە نەهێنێت خوێندکارەکە بەردەوام بێت تا کۆتایی لەگەڵی بێت ساربوونەوە هەیە ناو زۆربەی خوێندکارەکانە ساربوونەوە هەیە لە ناو زۆربەی کەسەکانە ساربوونەوە هەیە بەڵام دوای ساربوونەوەکە کە دوعایەکی باشی لەگەڵ بێت دوعاکی کاریگەری لەگەڵ بێت بەدڵۆ بۆ خوای گەورە بێت بێگومان لە کۆتایی یاخوای گەورە هەری گەێنێ بە هەرسی دووزەکە باش هەر لەسەر بەرەکەتیش خۆی لە عەسڵێک ڕاستە گەنجانەوە زۆرتر ئەڵێن هەم شەیتان چەندێکە ئەژیت ینی ئەڵێن پێی سەرچاوەکان حەزرەتی ئادەم 30,000 ساڵ لەمە پێشیاوە ینی ئەو لەو کۆنتریشە خیبرەکەوە کاتەوە فێڵی پێ بۆ هەموو شتێ مناڵ ئەڵێ پەلەمەکە گەنج ئەڵێ کۆلە جارێ تۆ مەشغوڵی پیر ئەڵێ وا تۆ لە دەست دەرچووە بەس گەنج خۆی عیبە ئەم قسە بکە بەڕاستی بۆ چونکە عادەتەن سێری کە ئێمە ئەگەر سکرینی مۆبایلەکەمان سێرکەی هەمووی 4-5 ساعت ئەگەر 8 و 10 نەبێت لەسەر مۆبایل بوو من خەڵکە ناسم ئەڵێ ئەچم بۆ دەوام ئەڵێ ڕۆژانە 2 ساعت لەناو سەیارەم 5 جوزە مراجعات شێخی هەموو عێراق شێخ موفەق خوای گەورەی پارێزێ نزیکی 75 ساڵە گەورەترین مامۆسای قورئانە لە عێراق ینی ئیتر سەرۆکی قورئان خوێنانە باوە بڵێن ڕۆژی ینی من خۆم جارێکیان لە مەجلیسێکا دانیشتم ئەر لە بەغاوین نەفەرێک 75 لاپەڕی خوێند ینی تقریبا سوورەتی ڕەحمان تا ناس باوەڕکەن ئەم کابرا ئەوان یەک شرکە جوڵین من خۆم من مەسەلەن هەوڵسامەوە دانیشتم ئەو ئەوان نەقەی لێ وەسابوو ئاوا سێری ئاسمانێک کرد هەستم کرد ئەگریا لەگەڵ ئاەتەکانە کاریگەر بوو بەو تەمە نەشۆ یعنی
بەڕاستی پەیوەندی نییە بەوە کەسەکە ئەگەر خۆی بێوێ ئەیکات ئادەی ئێسا ئێمە بەڕۆژین ئادەی ئێوارە ئەگەر ڕاستەکە هینان مەخۆ بۆ ئەی خۆی چکە پێویستە بەس ئێمە قورئانەکە ڕەڵێن حەزەکەین لە بەریکەین و بەخوا خۆشە و ئەم شانە بەس بە فعلی کاتی بۆ دابین ناکەین جا ئێمە دوای نەڵێ ڕێکلامەکە بۆ خۆی بەرنامەیەکمان هەیە سوفەراء القورئان نوێنەرانی قورئان 15 حلقەیە ئەو بەرەکەتانەمان هەمووی باس کردووە چیرۆکی واقعین لەناو خەڵکی ئەم عێراقا مناڵی تایە گەوری تایە پیری تایە بەتەمەنی تایە گەروا بڵین یەکێ لەوانە گەر باسی کەم دانەیە بوو باسی زانکۆیە لە گەنجەکانەوە هاتین وتی بەیانی ئیمتیحانێکی زۆر ضرورم هەبوو ئاخرەڵێن ئیمامی شافعی شەوێکیان ئیمتیحانێ بێ سعی ناکە لەبەر دەرز و دەورەکەی خۆی شەوێنە خەوی پێڵێن بەیانی چیەوە ئەڵێن دەبەخوا ئیمامی شافعی بۆ ئەوەسە ناکرێت بەڵام مامۆستا خۆی باسی کرد وتی کاکەی گیان بەیانی ئیمتیحانێکی چۆنڵی فاینەڵم هەبوو 100 دەرەجەی لەسەر بوو تی بەخوا سعیشم نەکرد بوو دەرزی تەلەبەکانیش هەبوو تم گوناحە با نەیفوتێنم وتی دەرزم خوێن سێرەکەم درەنگی گرت وتی خەوتم بەیانی هەڵسامەوە 1 ساعت و نیو کاتم ماوە چاوێکم خشانەوە بەم هەموو منهەجا چوومە لای پۆلەکەش لەگەڵ برادەرێکا چاک و چۆنی ئەوە چی گرنگە و چی گرنگ نیە وتی وەڵا دەرەجاتنەوە بەرەو سەرمێنە بەڵام ئەمە نابێتەوە تاقیکەیت و بڵێ وەڵا بزانم خوایکە إن الله لا يجرب نعوذ بالله خوا تاقی ناکرێتەوە با بزانم بڵێن کابرا وەختی خۆی چەند پارەی بەخشیوە کابرایەکە بووە ئەوە نەهاتۆتە شوێنی یەکسەر دانێکی ژەڵێ بزان بۆ منیش وایە ئەیکا بۆ ئەو نییە ئەو یەقینی نییە کە یەقینە هەبوو دڵنیا بە ڕوەدا نمونەیەکی تری باس کرد ئەم چەند ڕۆژەی پێش لەمە پێشگوێ کرد دکتۆر پرۆفیسۆر دکتۆر کەمال گیددە جەزایریە ئەڵێ من مناڵ بووم چوومە مزگەوتی فەردیی وت بەخوای کوێی وتی کە داغڵ بووم سێرەکەم پیاوێکی بە تەمەنی لێیە بازرگان بووە بەڵام خوای گەورە بەوە تاقی کردوێتەوە لەم ئەخیرەی تەمەنیان چاوەکانی کوێر بووە ئەو شتێتی وعد بێ مادەم چاوم کوێر بوویتە لەم ولا قورئان لەبەرەکەم دەخۆ لای ئێمە بێ ڕۆڵەڕۆی دێ لە سەد سعادێک لەوە چێ ناشکوریشکە على كل الله من مناظم وتي وعد بقشت وتي إن وصلت سورة البقرة سأذبح بقرة وعد بلا عم ودسي بكرو قشت من سورة البقرة طعام كري يق ما قادم وسر برو وتي آيات ما مصافر يق الرجانة آيات ما صابختر وكو ما قاكي بني إسرائيل نبي زرد بيتو أو ما صابداني دي بس يسرق قصة كلا شيء آية الله التمني أم كسر شنو بحفتة وبين صال لا حفتة وبين صال يا بريارة يا قرآن لبركة داوي كتشاوي كوربو إلى آخره الله دستی پێکرد مامۆستا ئاەت ڕۆژانە پێوت ئەچۆ مەجلیسی خەتمەکان دانیش وتی برادەکانی کۆنا تۆ پیر بووی گەورە پێ ناکرێ ئەو قسەکانی خۆمە وتی هەر بە ئیزنی خوایکەم عەزیمەتی هەبوو وەڵا ئەڵێ دوای 10 ساڵ تا 15 ساڵ ئەگاتە سوورەتی بەقەرە تەواو یەکات دکتۆر ئەڵێ من گەورە بووم تەخە قورئان لەبەر کرد چوومە زانکۆ ئیلە ئاخری هاتمەوە قورئانی لەبەر کرد مانگاکەشی بۆ سەر بڕین هەر دوایەوەی کە قورئانی تاو کرد و مانگاکەی سەر بڕی وتی نەخۆش کەوت چوە غەیب بوو بۆ فاتی کاتی ئەو سەبختەوە ئەگەر دیقەت بین لە ناو گەنجی خۆشمانە لەم کوردستانی خۆمان سواز بخوا نەشونمای حفزی قورئان دەستی پێ کردووە هۆکارەکەشی ڕخراوەکانی قورئانن والحەمدولله وزائیدەن هاتوچۆی ناو مزگەوتەکان زۆر تەئسیری کردووە بەڵام پێویستە کات ئێمە هەرێکێکمان لای خۆمانەوە لە ڕێگەی پێگەیاندنی خوێنکاری سەرکەوتووە لە ڕێگەی هەندانی خەڵکەوە وا لە خەڵک بکەین کە بگەینەوە بە وڵاتە ئەفریقەکان وڵاتە عەرەبیەکان کە حافزێکی زۆریان هەیە و ساڵانە لە پێشبڕکەکانە بەشداریەکەن ئەو ڤیددیۆمان بینیەوە هەمومان کۆمەڵێ مناڵن لە بەردەم ئاگرێکا قورئان خوێنن ڕاناکەم کەس نەیبینی بێ ئەو مامۆسایەکە لە بەغایی ناسم وتی من ئەو جەماعەتە ئەناسم وتی خەڵکی چادن وڵاتی چاد لە ئەفریقا وتی ئەوان نەزانین بۆ خۆشی دانیشتن ئەوە کارەبایان نییە لە بێکارەباییە لەوێ دانیشتن ئەگریان کردوتە قورئان خوێنن 18 ملیۆنن 3 ملیۆنیان حافظ قورئانە ڕۆژانە 2 سەعات بە پێ ئەڕۆن ئەویان نییە تا ئاوی ئەو ڕۆژیان دەستکەن مامۆستایان ئێمە کاتمان کەم ماوە حەزەکەم من وەکو خۆم ئەوەی کە زۆر بەلام بۆ گرنگە لە کۆتاییەش پەیاممان بۆ گەنجان کە قورئانی پیرۆز لەبەر بکەن یەک دووەمیش قورئان لە کرداریانە لە هەڵس و کەوتیانە ڕنگ باتەوە ینی گەنجێک کە قورئانی لەبەرە گەنجێک کە لەگەڵ قورئانە بێ زۆر جیاواز بێ و تایبەتمەند بێ زۆر جارها خۆی گەورە پێسی بە برسێتی و بۆم نەتوانێت ئێمە نییە ڕۆژی بۆ بگرینیانەوە تا هەندێک وشە لەبەر بکەین یعنی دوور لە پیرۆزی قورئانەکە گرنگە ئەو پەیامە هەڵگرین لەگەڵیا وشایانی ئەوە بین گەر دوا قسەی خۆتان کرد لەگەڵی وڵی دوا قسەی خۆمان سەر مەسەلاتی قورئان ئێمە لەسەر قورئان دایمە وڵین یەکەم بۆ خۆمان دووەم بۆ هەر کەسێک کاتێک کە لەم قورئانە دابڕاوە و خەریکی نییە با خەریکی ببێت چونکە بەڕاستی ئەم کتابە کە خوای گەورە دای بەزانووە هەر بۆ سوودی خۆمانە هەر بۆ ئەوەیە کە ئێمە ڕێگەمان ڕۆشن بێ خوای گەورە پێویستی بەوە نەبووە کە ئێمە عیبادەتی بۆ بکەین یا شتێک
قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم خواهی گەورە پێویست پێوە نییە تەنها ئەوە نەبێت کە ئێمە خۆمان پێویستمانە ئەنجامی بین وەسیێتمانەوەیە کە ئینشاءڵڵا خەڵکی خەریکی قورئان ببن و ژیانی خۆیانی پێ گۆش بکەن و دڵنیاش بن کە ئینشاءڵڵا پاداشتیان هەیە لە قیامەتە. تاوان قسانی ئێمە یەکەن عادەتەن بۆ کەسێکە کە باوەڕی تەواوی بەخوا هەبێت و لەسەر ئەم دینە پاکە بێت و ئیخلاسیەن مخلیسان بۆ خوای گەورە ئەنجامی بات. کاتێککە کەسێک باوەڕی پێی نەبێت ئەمە شتێکی ترە گەر باوەڕیشی پێی نەبێت چەندێک خەریکی بێت ناکە بۆ ئەنجامە و ئینشاءڵڵا عادەتەن نەسیحەتی ئێمە بۆ کەسانەیە کە ینی لەسەر ئەم ئیسلامن و زایدن ئەو کەسانش کە لەسەر ئەم ئیسلامە نین ئەگەر بەهاتایە و ڕۆژە لە ڕۆژان بیانزانیە کە ژیانی کەسانی مسلمان بۆ ئەم قورئانەوە چی لێ هاتووە ئەیانزانی کە چەندێک لە دواون بەو ژیانی کە خۆیان خەریکین و دوورن لەم دینە پاکە تایبەت قورئان. بێگومان مامۆستا ڕێژوان دوای ئەوەی کە کەسەکە دەستی پێکرد گرنگ ئەوەیە بەرنامەیەکی وا لە ژیانی خۆیان دابنێ بەس تەنها بە خوێندنەوەیەکی قورئان لە ماڵەکەی خۆیان نەوەستێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت خەیرکم من تعلم القورآن وعلمه ینی زۆربەی زۆر ماناوانەیە هەست بکەین بەس تەنها بەشی یەکەمی فەرمودەکە تەطبیقەکەین بەڵام هەر کەسێک هەوڵی دا کە لەگەڵ ئەوەی کە قورئان لەبەرەکات هەوڵیش بات لەگەڵ یا خەڵکیش فێر بکات هەوڵ بات بەرەو ئەوە بڕات مامۆستایەکی زۆر سەرکەوتوو بێت ئەو مامۆستا و زانا گەورانی ناو ئیسلام بکاتە سەر مەشقی خۆی بنمونە باسمانکە ئیمامی شافعی و زۆرێک لەوانەی تر خۆی گەورە زۆر زیاتر هیدایەتیە زۆر زیاتر بەرەو ئەوە هەڵی ئەنێت کە ئیسفادی زۆر زیاتر بەخۆی بگەێنێت یەکەم جار اینجا دەوروبەری ئینشاءڵڵا. وڵی من یەک دوو پەیامم هەیە ئەگەر نەوێ بەسێ طبعا خۆی ئەم بەرەکاتەشی مهمە ئێستا ئێمە کوردین ڕاست عەرەب نین بەس زمانەکەمان لە عەرەبیە زۆر نزیکە باشە ئێستا ئەو دکتۆرەی سە باسمان کرد نمونەیە تری باس کرد وتی کاکە مناڵێک چوین بۆ پێشبڕکێوتی من حەکەم بووم وتی دانەی هاو بەلام وتی یا شێخ کەیفە حالوک وتی تو مەزەوێڵێک موسی کەیفە حالوک بەستی بەنگلادیشی بوو نەیەزانی وتی بابە بڵێ کەیفە حالوک وتی هەرێ وت کەیفە حالوک وتی بابە خالیانی خاڵم وتی خاڵم وتا لە سەحرایەکە دانیشتووە تا ئێستا کەسی نەپرسیوە وتی باشە لە دڵی خۆما وتم ئێستا ئەمە بێت قورئان بخوێنێ خۆ قورئان پڕە لە حەقە کاکە قورئانی دەست پێ کرد ئەو حانی هاوکو هیچ پاکێکەوە نەجوان بوو وتی دەنجەوە نەخۆش بوو ئەوت وەکوا بڵێ بە منشایی یام خەوە نوێنەرەکانە لێران جا بەڕاستی ئەگەر ئینسان لە خزمەت قورئانە بێ بەوە ئەناسرێ شێخەکەی دکتۆرەی منە فەرمێ الحمد لله الذي عرفنا بالقرآن ولم نعرف بشيء آخر زۆر جارێ ماڵێن دکتۆر ئێمە لەناو خۆمانە مۆکو خۆم پێم ناخۆش پێم بڵێن دکتۆر ناو خۆمانە ئێمە ئەمانە تەلەبەکان پێم ماڵێ بە شێخ یەکتر بانکەین شێخ عاتن لە عەرەبیا و شێخی کوردی خۆماننا شێخی عەرەبی ینی کەسێکی دیندار ڕوو لەخوا خەریکی قورئان و ئەمانەیە ئەمە لەناو خۆمانە ناڵێن دکتۆر ئەزانێ هەر لێن شێخ دیارێ وڵە شێخ بەختەوە شێخ ڕێژوان ئەمە خۆشترە وایە اینجا قسەکە لە چیایە الحەمدوللا کە بە قورئان ناسراوین ئەمە فەزلی خۆیە کاڵێن کاک ڕێژوان شێخ ڕێژوان قورئانە بیرەکەوێتەوە کاڵی دکتۆر دیاری ئەحمەد قەساب قورئانە بیرەکەوێت واز دەوە بێن دکتۆرە تا ئەوەنی پێڵن لە حکم و لە ئیقراء دەرزی هەیە کەسەوە دکتۆرەکەی بیر نایەتەوە ئەخیر پەیامم بە کورتی ئەڵێم گەنجەکان دایک و باوکتان دڵخۆشکن بە لەبەرکردنی قورئان من دایکم ئەو جارەڵێ ئەڵێ گەر کاتی ئیمامەتیکە لە پشت نوێژەکەم ئەڵێ حەزەکەم هاوارکەم بەناوە هەم خەڵکەیە بڵێم هاو کوڕی منە شانازی پێوە ئەکا تو خۆشە پێ بڵێن دکتۆر یاوێ بڵێ کاکە قورئانم لەبەرە سەنەدێکم هەیە تا خوای گەورە ئەم قورئانە بە سەنەدەمە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جبریل عەلەیهی سەلام لە خوای گەورەوە کامیان حتما قورئانەکە بۆیە دڵخۆشیان کەم بەوە تاجیان وڵا دایکم خۆشەوێ باوکم خۆشە گەر ڕاستێکی قورئان لەبەرکە تاجە خەنە سەریان لە ڕووناکی ئەم خۆری ئێستا زیاترە جلی ڕێزیان پێ ئەدرێ ئەڵێن لەبەر چی پێمان درراوە ئەڵێن لە بڕۆی مناڵەکەتان خەریکی قورئان داواکارین لەخوای گەورە دڵدەنونی هەموو لایەک بە قورئان ئاوادان بکاتەوە و بە قورئانیش ڕزگارمان بکات لە سزای ڕۆژی دوای ئینشاءڵڵا نەجوانانە لێرەوە بەڕاستی وەک خۆی گەیشت بێەوە بێ بەهادرێک بۆ گەنجان کەیتر ئەدەست بۆ هەنگاو بنێن لە نێویشانە من زۆر سپاسی مامۆستا بەڕێزاناکەین کە کاتی خۆیان نا بە ئێمە بەخوای گەورەتان ئەسپێرین